لە پێناو خزمەتکردنی ڕۆژەوانان لە مانگی پیرۆزی ڕەمەزاندا ناوەندی گەرمێنی ڕێکخراوی قوتابیانی کوردستان بە هەماهەنگی لەگەڵ مەڵبەندی گەرمێنی کۆمەڵی دادگەری و هاوکاری خێرخوازانی شاری کەلار هەستان بە ئەنجامدانی پرۆژەیەکی خێرخوازی بەناوی پرۆژەی بەربانگ بۆ دابەشکردنی ئاو و خورما بەسەر هەوڵاتیان و ڕێبواراندا. سەبارەت بە پرۆژەی بەربانگ ئەو بۆ ساڵی دووهەمە لە سەریەک ڕێکخراوی قوتابیانی کوردستان ناوەندی گەرمیان پێ هەڵئەسن کاتێک کە شتەکانە گوێزنەوە بۆ شوێنەکەی ئێمە سیارە لە خزمەتیانە ئەندامانمان لە خزمەتیانن هەروەها خۆشیان زۆر چالاکانە ئیشەکە ئەنجام ئەدەن و بەرنامەمان هەیە ئینشاڵڵا بۆ ساڵانی داهاتووش هەر بەردەوام بین. سوپاس بەخوای گەورە ئەم ساڵ لە پار ساڵ باشتر شتەکان هاتە دەست جوانتر ئامادە کرا و لێرەوە دوعای خێر و دەستخۆشی و ڕێز و سوپاسی تایبەتم هەیە بۆ خێرخوازانەی کە ناڵن پرۆژەکەمان پەکی بکەوێ بە بەردەوامی ئاومان بۆ دابین ئەکەن هەروەها خورمامان بۆ دابین ئەکەن و دەستخۆشی و ڕێز و سوپاسی تایبەتیم هەیە بە خوشکان و برایان لە ڕێکخراوی قوتابیان ناوەندی گەرمیان. تیمی خۆبەخشی ناوەندی گەرمێنی ڕێکخراوی قوتابیان لە کاتی نزیکبوونەوەی بەربانگدا لەسەرەوە ڕێگایی کە بەناو شاری کەلاردا تێدەپەڕێت ئاو خورما بەسەر ڕۆژەواناندا دابش دەکەن. ئامانج لەم چالاکیەش هاوکاریکردنی ئەو هاوڵاتی و شۆفێرانەیە کە لە کاتی بانگدا لە ڕێگادان و ناتوانن لە کاتی خۆیدا بگەنەوە ماڵەکانیان بۆ بەربانگکردنەوە. بەناوی خۆی بەخشندۆ میرهەبان ئێمە وەکو ناوەندی گەرمانی ڕێکخراوی قوتابیانی کوردستان هەڵساوین بە ئەنجامدانی پرۆژەی بەربانگ بۆ دووەمی ساڵ لەسەر یەک. پرۆژەکەمان لە سەرەتای مانگی پیرۆزی ڕەمەزانەوە تاوەکو ئێستا بەردەوامە و هەروەها ڕۆژانە بە نزیکەی 300 پاکێج بەسەر ڕۆژوانانە دابەشەکەین کە بریتیە لە خورما و ئاو بەمەبەستیەوەی کە بتوانن بەربانگی خۆیانی پێ بکەن و ڕۆژەکەیان بشکێنن لە کاتی خۆیدا پاشەوەی کە گەنە ماڵەوە ئەوە کاتە بە ئیسراحەتی خۆیان خەریکی ناخواردنی خۆیان بن. سوپاس بەخوای گەورە خەڵک بە شێوازێکی گەرموگوڕ پێشوازی لە پرۆژەکە کردو و هاوکاری کرێەوە هەروەها ببینین پێشوازێکی باشمان لێکرێ و هەروەها دوعای خێر و سپاس و پێزانینمان ئاراستە ئەکرێت لایەن شۆفێران و لایەن ڕۆژەوانانەوە. دەستان خۆش و لاژتان ساغ کارێکی جوانەکەن بۆم خەڵکە ڕێبوار تێ لە سەرم جادەوە بە ڕۆژووە ئێوە ئەو پێداویستیە هەنێ بۆ نمونە ئاوە خورمایە دۆیە پێداویستیە ئەیدەن بەو خەڵکە کە ڕۆژی پێشکێن و خی گەورە جەزەتان بداتەوە و دەستان خۆشە لەشتان ساغ. وەڵی هیوادارم بەردەوام بن تا سەر ڕێتاوەکو ڕەمەزان کۆتایی پێدێت چکە کارێکی زۆر جوان و ئیشەڵا خی گەورە پاداشتیان نەداتەوە. دابشکردنی ئاو خورما لە ساتەوەختی بەربانگدا ئەو پەیامە پیرۆزەی ڕەمەزان دەگەیەنێت کە خێر و چاکە سنووری نییە و گەنجانی ئێمە بەدڵێکی پڕ لە ئیمان و دەستێکی پڕ لە میهرەبانیەوە جوانیەکانی ئەم مانگا لە شەقامەکانی گەرمیاندا نیشانی هەمووان دەدەن. هارون ڕەشید، کەناڵی ئاسمانی پەیام، کەلار.